بینەرانی بەڕێزە و کاتتان باش بەخێبنەوە بۆ بەرنامەیەی ڕوانگە. لە بەرنامەی ڕوانگەی ئەمجارە لەگەڵ میوانێک دەدوێن کە ساڵانێکی زۆر لە نۆروێژ دەژین، لە وڵاتە خوێندنی زانکۆی تەواو کردووە، خەریکی لێکۆڵینەوە بۆ وەک مامۆستا ژەستا کار دەکات. هەروەها بۆ چەندین پۆلی قوتابخانە کتێبەکانی زانستی نووسیوە. ئەو میوانەمان دکتۆر جەعفەری حامیدی لە نۆروێژە. کاک جەعفەر سپاسی ئامادەبوون دەکەم لە پێشتا بە پێشەوەی کە بچینە سەر مەسەلەی لێکۆڵینەوەی زانستیت لە ئەزموونگەوانە و نووسینە و کتێبانە چۆن بوو کاتێک کە چوێ نۆروێژێ بڕیاردا دەست بە خوێندە بکەیت؟ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ تیمی بەڕێوەبەری بەشی کوردی دەنگی ئەمریکا، سپاس بۆ داوەتەکەتان. ئیزن بدەن بەر لە دەستپێکی بەرنامەکەەوە وەڵامی ئەو پرسیارەتان لەبەرەوەی کە بەرەبەری 28مین ساڵی شەهیدبوونی سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دکتۆر سادقی شەرەفکەندیە سڵاو بنێرم بۆ ڕەوانی پاچی ئەو و ڕەوانی پاچی هەموو شەهیدانی کوردستان. لە ڕاستیدا بەڕێز کاکسەلا کاتێک کە من هاتمە نۆروێژ کۆمەڵێک کورد هاتن بەهانامەوە وەک وەرجێر لە زمانی نۆروێژیدا وەک کۆمەڵێک هاوکاری دیکە و ئەوان لە ڕاستیدا هێندێک ڕێنوێنی و پێژنیاریان پێکردم کە ئەمن لە کۆمەڵێک کاری با بڵین جۆشکاری یا کاری ساختمانی و ئەوانەدا سەرتیفیکەیتێک وەربگرم و دەست بەکار. بەڵام کە وجودی خۆم دی و بەتایبەت ئەوەی کە زۆر ماندوو بووم لە شاخەوە هاتبووم و وەسعی منداڵەکان و ژیانی خۆم دیتم کە ناتوانم ئەمن ئەو شێوە کارە ئیدامە بدەم، بۆیە بڕیارماندا لە ماڵێ کە ئەمن خوێنم لەگەڵ منداڵەکان و دایکی منداڵەکان شەریکە ژیانم سۆغرا سەرپەرستی ماڵەکە بکە و ئەو کار بکە و سەرپەرستی من و دوو منداڵەکەمان بکە. بورە کەسانێک کە دێنە دەرەوە بە تابێت لێرە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەگەر بیان هەوێ لە زانکۆ بخوێنن هێندێکیان با بڵێن شەهادەیان پێیە، بڕوانامەی زانکۆیان پێەیە یا قوتابخانەی دوان ناوەندیان تەواو کردووە. ئەمانان لێ وەردەگرن، ئەمانان لێ بەمەرجێک کە زمانی ئینگلیسیان باش بێت. لە نۆروێژ چۆن کە تو چووی ئایا هیچ مەدرسێکت پێ بوو؟ نەبەداخەوە لە ڕاستیدا تەواوی سەنەد و دەکومنت و مەدرەکی من لە سیستمی خوێندنی ئێراندا پاک کرابووە و بۆ خۆشم ساڵی 1970 لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە یادام مەحکوم ببووم، هیچ سەنەد و مەدرەکێکم نەتوانی لەگەڵ خۆم بێنم. بۆ ئەوەی کە درێژە بە خوێندن بدەم ناچار بووم 3 ساڵەی دەورەی ڕاهنمایی کە لە کوردستانی ڕۆژهەڵات داوای پێدەڵان دەورەی ناوەندی 3 ساڵە بە شێوەیەکی با بڵێن چڕ و پڕ و 1 ساڵە بخوێنم و دوایی لە بەشی کوالیفیکیشندا بۆ چوون بۆ زانکۆ کۆمەڵێک کۆرس هەڵبگرم و هەروەها بچم دەورەی زمانی نۆروێژیش ببینم. هەموو ئەوانە لە ڕاستیدا لە ماوەی ساڵێک و 2 مانگدا توانیم تەواوی بکەم و وەکو خوێندکاری با بڵێن موەقەت دامەزرام بەمەرجێک وەردەگیرام لە زانکۆ کە ئەمن 3 کۆرسی دیکە تێپەڕێنم بە نمرەی قبوڵیەوە. یەکیان لەوە کۆرسی کشت و کاڵ بوو لە وڵاتانی لە حاڵی گەشەکردندا، یەکیان کۆرسی ئینفۆرماتیک 14 بوو، یعنی لە واقعدا کۆرسی ئینترنێت و کە تازە دامەزرا بوو، و یەکێکیان لە واقعدا کۆرسی چۆن کشت و کاڵ بتوانێ یارمەتی بە وەچەی ئێستاوە وەچەکانی داهاتوو بکە، کە لە حەدی قبوڵبووندا هەرسێ کۆرسم گوزەراند و ئەوە بوو لە ساڵی پاییزی 1994 من توانیم بە شێوەی ڕسمی وەکو خوێندکار بچمە زانکۆی سەوزی نۆروێژ. فەرموو. باشە لە هەمان دەمدا کە دەتخوێن دیارە ئیزان بخوێنێ و ماڵێش بەڕێوەبەرێ کارێکی ئەوەندە ئاسان نیە. تو چۆنە دە و کارە کرد؟ ینی لە هەمە هەڵدا کە کاری بکەی و ماڵش بەڕێوەبەری چەندە بۆ تو گرفت؟
یەکەم لە ڕاستیدا من دەمخوێند ماڵم بەڕێوە نەدەبرد من بۆ ماوەی 5 ساڵی دوور و درێژ لە ماڵی خۆم لە نۆروێژی لە ماڵی خۆم دوور بووم جاروبارە دەهاتمەوە سەری ماڵ و منداڵم دەدا پاشان لە شوێنێکی دیکە ماڵم گرت بوو ماڵێکی خوێندکاری ماڵێکی دانیشتجووییم گرت بووم کە لە دانیشگای ئۆس ئێستا پێم خۆشە بیڵم چون لەو شوێنە نەماوم شوێنێکە ناوی پێنتاگۆنە یعنی بە شێوەی پێنتاگۆن دروستکراوە بەڵام شوێنی خوێندکارەکانە لە شاری ئۆس لە 30 کیلۆمتری پێتەختی وڵاتی نۆروێژ شاری ئۆسلۆ من 5 ساڵ لە منداڵەکانم دوور بووم خێزانم ئیدارەی منداڵەکانی دەکرد کاک زەفەر چاوم لە چەندی سەرچاوە کرد دەڵێت نۆروێژ یەکێک لە باشترین سیستەمەکانی پەروەردە و فێرکردن یان خوێندنی لە جیهاندا هەیە تۆ ئەوەندەی ئەزمەوت کردبێ ئەم باشیە لە چیدایە بۆچی ئەو سیستەمە ئەوەندە باشە ئەوەی ڕاست بێ یەکەم لایەنی ئەو باشیە ئەوەیە کە بەدایم لێکۆڵەنیەوە دەکەن بەدایم تێکۆشان و فعالیەتی پەروەردەیی خۆیان هەڵدەسەنجێنن دووهەم لایەنی باشی ئەمایە کە ئەو وڵاتە دەوڵەمەندە و پوڵێکی زۆر خەرج دەکا لە نووسینی کتێب لە شێوەی پەروەردەکردن لە پەروەردەکردنی مامۆستا و لە دانانی لابراتواری و ئازمایشگا و ئەکسپریمنت و ئەوانە لایەنی سێهەمیش ئەوەیە کە وڵاتێکی چکۆلەیە بەڵام لە ئەوروپادا واقع بووە و ئەو وڵاتە چکۆلەیە پێی خۆشە چاوی لەوە نەبێت کە وڵاتێکی 5 میلیۆنیە چاوی لەوە بێ وەک ئەندامێکی UN لە ئاستی هەموو وڵاتە سەرکەوتوەکانی دیکەی دنیادا ببێ مەوەستم ئەوە بوو لە خوێندندا لێرە لە ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکا چەندین شێوە بۆ یارمەتیکردن هەیە کە یەکێک لەوان قەرز وەرگرتنە لەو ماوەی خوێندنی باڵات کە تەواو کرد حکوومەتی نۆروێژ بەشی پەروەردە فێرکردن تا چ ڕادەیەک یارمەتی بێەوە کرد من کە لە ڕاستیدا ئەمە هاتینە وڵاتی نۆروێژ لەوێ مەجبور بووین بۆ ماوەی 2-3 مانگ لە ئیدارەیەک بە نێوی ئیدارەی تەمینی کۆمەڵایەتی و ئەوەی کە پێی دەڵێن سۆسیال لەو ئیدارەیە حقوق و پارە وەربگرین پاشان ئەو ئیدارەیە پێی پێشنیار کردم کە ئەمن کار بکەم دیارە منیش ڕامگەیاند کە ئەمن ناتوانم هەموو کارێک بکەم و یەکێک لە کەوادر و لە ئەندامی بەڕێوەبەری حیزبێکی گەورەی کوردستانی ڕۆژهەڵات بووم بەرخوردێکی توندمان پێکرا ئەوە بوو کە هاتینە دەرێ و نەگەڕاینەوە ئەو ئیدارەیە چوومە بانکێک بانکی لە واقعدا قەرز بۆ خوێندنی خوێندکار چوومە ئەو بانکە تووشی خانمێکی زۆر زۆر بەڕێز بووم و داوام لێ کرد کە لە ئێوە قەرز و لە من خوێندن هەندێک پێی سیر بوو چون 14-15 ساڵ تەمەنم زیاتر بوو لە تەمەنی خوێندکارێکی عادی بەڵام چون بە شێوەیەکی ئەرێنی بیری کردەوە لەسەرم کارەکەی لە ماوەی 15 ڕۆژدا بۆ جێبەجێکردم من قەرزم وەرگرت خێزانم کاری کرد ماڵەکەی ئیدارە دەکرد و من بەو قەرزە ئیدامەی خوێندنمدا لە ڕاستیدا قەرزەکە پاش 20 ساڵ 3 مانگ 4 مانگە ئەو قەرزەم لەسەر تەواو بووە لەلایەکی دیکەوە کە خوێندنی زانکۆم تەواو کرد بۆ دیتنی دەورەی ئوستادی لێکچرەری لە ڕاستیدا من 80% ئیزنیاندام کە بخوێنم و 20% داوایان لێکردم کە کار بکەم ئەو 20%م خستە ڕۆژانی شەمە و یەکشەمە و 80%م خستە 5 ڕۆژی حەوتوو و توانیم هەم بۆ خۆم بخوێنم هەم کاریش بکەم بۆ دەوڵەت کاک زەفەری تۆ لەو بەڵگانی کە بۆت نردوینە ئاماژە دەکا کە سەردانی هیندوستانت کردووە دەکرێت بڵێ بۆ چیە هیندوستانی مەبەستت چ بووە لەوێ خوێندن تەواو کرد یا بەشێک لە خوێندن لەوێ بۆ لە زانکۆی نۆروێژ بەشێکی هەیە بە نێوی نور ئاگریک یعنی با بڵێن کشت و کاڵی باکووری ئوروپا شتێکی وایە نێوێکی وایە معنیەکی وا دەداتەوە لەوێ پێشنیارم کرد کە ئەمن بۆ وەرگرتنی تێزەکەم بچمە وڵاتێکی دەرەوە
ئەوان دوو وڵاتیان پێ پێشنیار کردم وڵاتێک ئۆسترالیا بوو و وڵاتێکی دیکە وڵاتی ئیجیپت یا وڵاتی میسر بوو لە دانیشگای ئەلکساندریا کە زۆریشی لێرازی لەو دانیشگای لە وڵاتی نۆروێژەوە کە چوومە سەفارەتی ئەوسترالیا داوایان کرد پیانە تۆ دەبێت لە ڕێزدا بمێنی و ماوەی ساڵێک دەگرێت تا تۆ قبول دەکەین من نەم دەتوانی وەختەکەمە دوا بخەم چون سار دەبوومەوە لە خوێندنەکەم چوومە سەفارەتی میسر لە شاری ئۆسلۆ کابرایەکی لێ بوو سەفیر ئەبوو محەممەدیان پێدەکوت زۆر خوێنشین و زۆر سادقانە پێی کوتم کوتی تۆ سیتیزێنی وڵاتی نۆروێژت نییە تۆ وەکو پاسپۆرتی سیاسی لە ئەسڵدا کوردی و ئێمە زۆر مشکلەمان بۆ دێتە پێشە کە لە 15 ڕۆژ مانجێک دوو مانگدا وەڵامی تۆ بدەینەوە چۆ شۆن ژیانی خۆت بەو شێوەیە لە واقعدا جوابی کردم ناچار گەڕامەوە زانکۆوە لە زانکۆ لەگەڵ چەند پرۆفسۆرێک قسەم کرد کە شوێنی دیکەم بۆ ببینێتەوە و ئەوان لە ڕاستیدا بەو ئاکامە گەیشتن کە چونکە وڵاتی هندستان 29 زانکۆی کشت و کاڵی هەیە و وڵاتێکی زۆر وەسیع و پانوبەرینە و لە کشت و کاڵدا زۆر زۆر سەرکەوتنی گەورەی وەدەستێناوە بە تایبەت لە بواری برینج و ئەوەدا ئەمن پسمە وڵاتی هندستان و بەخۆشیەوە وڵاتی هندستان وەریگرتم و ئەمن چوومە وڵاتی هندستان بۆ ماوەی 5 مانگ بەشی کاری مەیدانی و کاری تحقیقیم لە زانکۆی هاریانا ستەیتی 160 کیلۆمتر لە باکووری ڕۆژاوای نیۆدیلهی لەو زانکۆیەدا بە ئەنجام گەیاند و کارە تحقیقیەکەم لە واقعیدا شارەکانی شاندیگار، سۆنیپات، پانیپات، رازیستان، جایپور و هەیسار و ئاگراها و ئەوانەدا بەڕێوە برد و دواییش بەداتا و بە ئامارێ و ئەرقامێکی زۆر سەرکەوت و موفقەوە گەڕامەوە وڵاتی نۆروێژ بۆ شەرێ بە چ زمانێک دەتاخێن کاک جەعفەر لەوێ بە زمانی ئینگلیسی ینی پێشەوەی کە بچی پێشینەی زمانی ئینگلیسیتەوە یا لەوێ فێر بووی نەخێر لە ڕاستیدا بۆ قبول بوون لە دانیشگادا من دەبوو زمانی ئینگلیسی زیاتر فێر بووم شتێکم دەزانی بەڵام ئەوە نەبوو زمانی خوێندن نەبوو زمانی با بڵێن نووسین و ئەوە نەبوو بۆیە زمانی ئینگلیسی فێر بووم بەڵام بێگومان زمانی نۆروێژەکەم زۆر زۆر لە پێشتر بوو لە زمانی ئینگلیسیەکەم بەڵام لەوێ کە چوینە هندستان تەمرین و با بڵێن ئێرتباتی ڕۆژانە لەگەڵ لۆکاڵ ئەدوایزەرەکان کە سێ پرۆفسۆر بوون لە واقعدا پرۆوەی زمانی ئینگلیسیم کە زۆر زۆر کرد و نووسین و ئێرە ئەوێ زۆر زۆر باشتر هاتمە فەرموو. ئێستا بە هێدێک بینە سەر کاری ئەزموونگەت ئەزمموی تۆ لەوێدا چۆنە ئایا کارێکی زۆر سەخت بوو کارکردن لە ئەزموونگەیەکی نۆروێژدا ئایا چەندە بۆ تۆ جێگای سەرکەوتن بوو؟ ئەوەی ڕاست بێ کاکسەدا ئەزمموی من لە خوێندنی ئەو بەشە ئەو مەیدانەی کە تێیدا بووم لە ڕاستیدا من تەخەسوسی با بڵێن پلانت پاتۆلۆژی نەخۆشیناسی گیاهی و پلانت پرۆدەکشن بەرهەمهێنانی جیا و سەوزەجات و گەنم و دەغڵودان و ئەوانەم هەیە بەڵام دوایی تەخەسوسەکەم لە هێڤی مەتاڵ با بڵێن کانزا قورسەکان فلزە قورسەکاندا وەدەستێنە لەوێدا پێم خۆشە ئەوە بڵام کە دەست ئاواڵەیە لە وڵاتێکی وەکو وڵاتی نۆروێژ کە تۆ بتەوێت بۆ خۆت کار بکەی یارمەتی دەدرێی هاوکاری دەکرێی و ئەمن لەو پێدا کە چوومە وڵاتی نۆروێژ و لە وڵاتی نۆروێژ کۆمەڵێک ئامار و ئەرقام و داتامان هێناوە لە سێ بواردا تحقیقاتێکی سەرکەوتوو و لێکۆڵینەوەیکی سەرکەوتوم ئەنجامدا لە بواری ئانالیزی خاکدا لە بواری ئانالیزی ئاودا و لە بواری ئانالیزی جیادا ئێستا بە هەرنەوەین جیایەکانی وەکو برینج وەکو کەرەوز وەکو جعفەری وەکو پیواز وەکو سیر وەکو جێزەر و وەکو خەیار و هەموو ئەوانە کە با بڵێن ئەوانەی کە پێیان دەڵێن دایرێکتلی ویجیتیبلز یعنی ڕاستەوخۆ لە مەزراوە دێتە تۆ دەیخۆی بەبێ ئەوەی بکوڵێندرێ بەبێ ئەوەی ئەوە بکرێەوە ئەوە بوو بەهۆی ئەوە کە ئەمن
لەو بوارەدا سەرکەوتنێکی گەورە لە بە ئیسپات گەیاندنی ئەوەی کە کانزا قورسەکان چەندە زەرەر دەگەیەنن بە سەلامەتی ئینسان لە ڕێگای خواردنی سەوزەجاتەوە و لە ڕێگای خواردنی برینجەوە. تێزی من بە نمرەی کە ئەو دەمی ABC نەبوو، نمرەی عەدەدی بوو، ڕقم بوو، تێزی من بە نمرەی 1.4ەوە کە باشترین نمرە بوو، لە یەکێک لە باشترین نمرەکان بوو و نەبێت کەسی دیکەش نەرگرت، یەکێک لە باشترین نمرەکان بوو لە دانیشگای ئۆست. بەو تێزەوە لە واقعدا زۆر باشە. دیارە تێزی دکتۆرات بووەوە لە دووادا زیاتر لەسەری باز دەکەین. بابێنە سەر نووسینی کتێبەکان لە وڵاتێکی وەک نۆروێژ یا هەر وڵاتێکی دیکە وەختێک با بڵێن زمانی یەکەمی تۆنیە دووهەم یا سێهەمان نووسینی کتێب ئەویش کتێبی زانستی دیارە گرفتە. چۆن بوو کە بڕیاردا تۆ ئەو کتێبانە بنووسی؟ خۆ لە نۆروێژ کتێبی زانستی زۆر لە وڵاتی نۆروێژ دایانزانی ئەمن لە ئەسڵدا کاتی خۆی لە کوردستان مامۆستا بوو کە قسەم دەکرد لە ڕاستیدا شێوە قسەکردنەکانم بۆ پرۆفسۆرەکان بۆ ئەوانەی لە زانکۆ بوون وابزانم جەزابیەتێک ینی شیرینیەکی هەبوو. ئەوە بوو پێم پێشنیار کرا کە من دەرەجەی ئوستادی وەردەگرم کە دەرەجەی ئوستادیم وەرگرت بۆ خۆشم خولیایەکم بوو. من باوەڕم وایە کوردستانی ئێمە کۆمەڵەکەی کاتێک سەرکەوتوو دەبێ کە خوێندکارەکانی بە شێوەیەکی باش پەروەردە بکرێن و من پێم وایە خوێندکار لە سەرەتاییدا مناڵە ناکرێ زۆری بەرپرساتی بخەیە سەرشانی، بەڵام پێم وایە لە ئاستەکانی 13 بۆ 17 و 18 و 19 ساڵدا خوێندکار هەم دەتوانێت خۆی بناسێتەوە، هەم دەتوانێت کۆمەڵێک بەرپرساتی بخاتە سەرشانی خۆی و هەم دەتوانێت لە ڕاستیدا کۆمەڵەکەش بناسێ، ینی جێی خۆی دیاری بکات لە نێو کۆمەڵەکەدا. و ئەمن بەو ئومێدەی کە دیارە بە ئومێدی یەکەم کشت و کاڵم بۆیە خوێند کە بگەڕێنەوە کوردستان و کار لە بواری کشت و کاڵ لە وڵاتەکەماندا بکەم. ئەوە کە نەمانتوانی فیعلەن تا ئێستاش نەچووینەوە. بەشی دیکە بە ئومێدی ئەوەی کە من بتوانم لە چوارچێوەی کاری پرۆژەیەکی هاوبەشی زانکۆ و وەزارەتی پەروەردە و چەند سوسایتێک چەند شارێکی وڵاتی نۆروێژ بتوانم هەم وانە بڵێمەوە لە پۆلەکانی 8 و 9 و 10 و هەم بتوانم لە چوارچێوەی ئەو وانە کوتنەوەدا بە ئەزمون وەرگرتن لە خوێندکارەکانم کە زۆر جار لە من جوانتر دەرچی با بڵێن نووسینی خۆیان دەکرد، دەرچی شێوە بەیانکردنی خۆیان دەکرد، لەوانم ئەزمون کەڵک وەرگرتووە بۆ خۆشم هەموو جارە دەمێناوە زانکۆ بە تەئیدیوانم دەگەیان کار بە جێگایە گەیشت کە ئەمە پرۆژەکەمان سەرکەوتوو بوو و بوو بەوەی کە لە پۆلی هەشتەمدا کتێبێکی ئازمایشگایی ئەکسپریمنت بنووسێ، لە پۆلی نۆهەمدا کتێبێکی ئازمایشگایی ئەکسپریمنت بنووسێ و لە پۆلی دەهەمدا هەروە. پێم خۆشە لێرە پەرانتێزێک بکەمەوە کاکسەلا کە ئەمن هەر تەنیا لە دانیشگای سەوزی نۆروێژ کارم نەکردووە، ئەمن لە چەند شوێنێکی دیکەدا کارم کردووە. بۆ نمونە لە شاری ئۆسلۆ لە 3 شوێندا کارم کردووە. یەکێک شوێنێک پێشدانیشگاییە، کاڵەتێکی پێشدانیشگاییە کە ڤۆکسی پێدەڵەن VOX و لەوێدا ئەمن ماوەیەک وەک ئوستاد دەرسم کردوتەوە. یەکێک هایسکوڵێکی گەورەیە کە پێم وابزانم بەڵە یەکەمین گەورەترین هایسکوڵی وڵاتی نۆروێژە لە شاری ئۆسلۆ پێی دەڵەن سۆگن بە زمانی نۆروێژەکان سۆگن ڤیدرەگۆنە سکوولە، لەوێشدا لە بەشی ناترال ساینسدا کارم کردو دەرسم کردوتەوە. یەکێکیش کۆلێجێک بوو کە ئێستا ئەو بۆتە زانکۆ ئۆسلۆمات، لەوێشدا لە واقعدا وانەم کردوتەوە. باشە کتێبانە کاکتەفەر چێ بۆی چاپ کردی؟ حکوومەت یارمەتیدا یا ئەو کتێبانە لە واقعدا ماوەیەکی 4 ساڵ و نیو تا 5 ساڵی هەم حکوومەت حقوقی دانێ بۆ نووسینی ئەو کتێبانە، هەم شوێنی بۆ دیاری کردم با بڵێن ئۆفیس و کار و کۆمپیۆتەرڕوانەی لە اختیارنام
و هەم ئازمایشگای لە یەختیارنان هەموو جارێش ناوە بە ناوە بۆ هەر ئازمایشە کە بە ئەنجام دەگەیشت لە چوارچەوەی عەلاقەمەندی و دڵبەندی خوێندکارەکان دەخرا ئاستەکەی خۆیەوە دەکرا بۆلەکەی خۆیەوە لەوێ پاش ئەوەی کە خوێندکارەکان پێیان باش بوو ئەو دەمی پرۆفسۆرەکانی دیکە بۆیان تەئید دەکردم دەبوو ئەوەی کە بەشێک لە کتێبەکە بە ئەنجام دەگەیشت. فەرموو. باشە کتێبەکانی تو لە چ پۆلێکدا دەخوێندرێت و پاشان لە چارچەوەی ئوستاندایە شاردایە لە چ بەشێک لە نۆروێژەوەنە لە قوتابخانە دەخوێندرێت؟ پرسیارێکی جوانە. لە وڵاتی نۆروێژ بۆ فیزیک چەند نەوع کتێب هەیە، بۆ شیمی چەند نەوع کتێب هەیە، بۆ با بڵێین بیۆلۆژی چەند نەوع کتێب هەیە، بۆ خاکشناسی جیۆلۆژی چەند نەوع کتێب هەیە. کتێبەکانی منیش کە لە واقعدا لەسەر ناترال ساینس نووسراون با بڵێن فیزیک و شیمی و بیۆلۆژی و جیۆلۆژی لە خۆ دەگرن. ئەو کتێبانەی من لە ئاستی پۆلی هەشتۆمدا وانە دەکوترێنەوە بەوانە لە ئاستی پۆلی نۆهەم و لە ئاستی پۆلی دەهەمدا. بەڵام ئایا ئەوەی بڵین لە هەموو نۆروێژدا دەکوترێتەوە هیچ کتێبێکی خوێندنی وانەیی نییە کە لە هەموو نۆروێژدا بکوترێتەوە لە هیچ ئاستێکی وڵاتی نۆروێژ. بەڵام کتێبەکانی من لە ڕاستیدا دەوروبەری نێوەڕاستی وڵاتی نۆروێژ لە ئوستانی تۆرۆنتایم، لە ئوستانی مێرۆ ڕۆمستاڵ، لە ئوستانی ڤیکن کە چەندین ئوستانی چکۆلەتر بۆ ئێستا بۆتە ئوستانێکی زۆر زۆر گەورە دەوروبەری ئۆسلۆ و لە خودی شاری ئۆسلۆ و لە چەندین جێگای دیکە وەکو ئوستانەکانی ئۆپلاند و هێدمارک و ئەوانە دەکوترێنەوە. بەڵام میدەوە بەستەجی بە مامۆستاکانی پۆلەکانی هەشت و نۆ و دەیە چۆنی عەلاقە بێ ئەو ئەکسپریمنتانەی من بە ئەنجام بگەێنێ یا بچێتە سەر کتێبێکی دیکە هەل لەو چەشنە ئەوان بە ئەنجام بگەێن. لێرە وەک کاتێک لە زانگۆ وانەیەک وەردەگری جا کۆمەڵناسی بێ سایکۆلۆژی بێ هەر شتێک بێ ڕەنگە چەندین کلاس هەبێ و بۆ هەر کلاسە کتێبێکی تایبەت دیاری کراوە. بۆ نمونە ئەگەر تۆ بچێت سەر وانەیەکی ئەو کتێبێ مامۆستا داوای کردووە تۆ دەبی بچی بیگۆڕێەوە. بەلە بەرچاوگرتنی ئەوەی کە کتێبەکانی تو لە سەرانسەری نۆروێژدا ناخوێندرێن ئایا تا چڕادێک پێ وایە سەرکەوتوو بنە ینی لە هەڵبژاردننی کتێبەکەت لەلایەن مامۆستانەوە تا ئێستا ڕازی بووە؟ بەڵێ من ئەرزم کردی هیچ کتێبێک نییە کە لە سەرتاسەری نۆروێژدا بۆ هەموو هایسکوڵەکان وەک یەک خوێندرێت. هیچ کتێبێک نییە. مەسەلەن بۆ نمونە ئەمە کتێبی ئەورێکامان هەیە بە زمانی نۆروێژی، کتێبی تەلوسمان هەیە، کتێبی نۆڤامان هەیە. ئەوانە هەمووی دەتوانین لە کلاسی هەشدا تۆوانە بڵێەوە، لە کلاسی نۆدا بیڵێەوە، لە کلاسی دەدا بیڵێەوە. کتێبەکانی من پێم وایە لەو شوێنانەدا کەوانە دەکوترێنەوە زیاترین کەڵک لە کتێبەکانی من لەو 4-5 ساڵەدا وەرگیراوە. چونکە هەم دەوڵەت وەزارەتی پەروەردە دانیشگا وە کۆمۆنەکان خەرجیان لەسەر ئەو کتێبانە کردووە، پۆڵیان داوە بە من، حقوقیان داوە بە من، هەم پرۆژەیەکی هاوبەشی ئەوانەیە ئەوان دیفاعی لێ دەکەن و هەم لە شوێنێکی دیکەش ئەوەندە با بڵێین ئەوەندە لەبەر چاوە کە وشەیەک حساسیەتی تێدا نیشاندراوە ئەو وشەیە دەبێت چۆن بنووسرێ، چون ئەوە سیاسەت نییە، ئەوە بەحسی دایالۆجێکی دوو نەفەری ئەوە نییە، دەبێت تو ئەو وشەیە چۆن بنووسی، ئەو ڕستەیە چۆن بنووسی کە مناڵێکی گەنجی 14 ساڵەی پۆلی هەشتەم، 15 ساڵەی پۆلی نۆهەم، 16 ساڵە و 17 ساڵەی پۆلی دەیەم بتوانێت کەڵکی لێوە بگرێت. ئەم کتێبانە ئاوا سیستماتیسێرە کراون، کلاسیفیسێرە کراون. با بڵم من ئەگەر ئیزم بدەن من یەکێک لە دەرسەکانی کتێبەکە بڵم، با بڵین ئەکسپریمنتێکە، تاقیکاریەکە. لەو تاقیکاریەدا چەند بەشی هەیە. بەشێکی ئەوەیە کە دەڵێ ئێمە ئەو تاقیکاریە ئەنجام دەدەین، بە خوێندکار دەڵێ ئەو تاقیکاریە مەترسی ئەمنیەتی هەیە یانێتی. بەشی دووەمی ئەوەیە لە خوێندکارەکە دەپرسێ هایپۆتەسی تۆ چییە، پێشبینی تۆ چییە بۆ سەرکەوتنی ئەو تاقیکاریە. بەشی سێهەمی ئەوەیە کە بۆ ئەو تاقیکاریە هەروەک لەوێش دانیشاندراوە
هەموو تۆ ئەکوایپمنت و هەموو با بڵێن وەسیلەی تاقیکاریەکە دەخەیە بەردەمی خوێندکارەکە. بەشی چوارمی ئەوەیە کە پێ بە پێ لەگەڵ ئەو تاقیکارە هەنگاو بە هەنگاو ستێپ بای ستێپ دەڕۆیە پێشێ کە چۆن خوێندکار ئەو تاقیکاریە بە ئەنجام بگەێنێ. و بەشی پێنجەمی ئەوەیە کە تاقیکاریەکە بە ئەنجام گەیشتیاننا. بەشی شەشەمیشی ئەوەیە کە ئاخرین نەتیجەگیری لێ دەکرێت، ئاخرین ئاکام وەردەگیرێ کە ئایا ئەو تاقیکاریە پێویست بوو و ئەگەر پێویست بوو چمان لێوە دەستێنەوە. کاک جەعفەر لەو کاتەکەمەی ماوانە حەز دەکەم ئاماژە بە مەسەلەی هەڵەبجەش بکەین، چونکە تۆ خۆی لە قسەکاندا ئاماژەت بە مەسەلەی خاک کرد و 2011 و توێژەکەم لەو بارەوە کرد. ئەو خوێندنەی تو لەسەر خاک چەندە با بڵێن بەکارە، چەندە دەکرێت کەڵکی لێوە بگری بۆ مەسەلەی هەڵەبجە ئەو ئەگەر بکرێت لەو بارەوەشی کردنەوە بدەیت؟ زۆر دەکرێت کەڵکی لێوە بگری بۆ مەسەلەی هەڵەبجە. من تەنانەت ویستم بڕۆمەوە کوردستانیش، لە کوردستان لەوێ تاقیکاریشیان لێوەرگرتم لە زانکۆ لە هەولێریش و لە سلێمانی، لە هەردوو تاقیکاریەکاندا سەرکەوتم. تەنانەت لە یەکێک لە زانکۆکاندا قەرارەوە بە سەعات و نیوە تاقیکاری حضوریم لەگەڵ بکەن، سێ پسپۆڕی دیکە دوای 45 خولەک کوتیان ئێمە لەو ئاستەدانین کە تاقیکاری دیارە لوتفیان کرد کە تاقیکاری لەو ئینسانە بکەین، ئەوە سەرکەوتنێکی زۆرە و چیوانە. بەڵام دوایی گەیشتە و ئاستەی کە لە ڕاستیدا من چون کۆنە پێشمەرگە بووم و بۆنی سیاسیم لێ دەهات و کوردستانی ڕەنگە نیازی بە دۆستایەتی وڵاتی ئێران بێ و ئەوە لە واقعدا شتەکە خراپ بنەوە و پەروەندەکە ئاکتیڤ نەکراوە. باشە پرۆژەکەی تو چ بوو؟ هیچ پێشدیارێکت هەبوو؟ پرۆژەکەی من ئەوە بوو کاک سەلاح، لە ڕاستیدا کانزا قورسەکان سپورە ئەلەمنت شتێکە نەهەزم دەکرێت، هەرز دەکرێت لە بەدەنی ئینساندا و نە دەڕواژ لە بەدەنی ئینساندا. ئەو سپورە ئەلەمنتە کە ناڕوا لە بەدەنی ئینساندا دەبێتە باعیسی نەخۆشی سەرەتان، نەخۆشی جەرێک، نەخۆشی با بڵێن تالەسیمیا، نەخۆشی دڵ، نەخۆشی جیرانی بۆریەکان و ڕێگەکانی بەدەن و نەخۆشی کوچیلە. ئەم گازی شیمیایی کە لە هەڵەبجەدا بڵاو بووتەوە بەهار بووە، کاتێک کە بڵاو بووتەوە مێکوک و جیای کەکرا لە حاڵی گەشەکردندا بوون. لە ڕێگای فتوسەنتێزەوە ئەو مێکوک و جیای کەکرێت لە واقعدا توانیویانە ئەم گاز و شتە هەڵمژن و هەمووشمان دەزانین جوتیارێکی ئاسایش ئەوە دەزانێت کە مێکوک بە تایبەت تا 7 میتر ڕیشەی لە عەرزدا دەڕواتە خوارێ و لە ڕێگای ئەو فتوسەنتێز و مینەڕاڵی عەرزی لەگەڵ یەکتر گۆڕینەوە و دەبێتە هۆی تەرەقیکردنی ئەو جایانە. لە ڕاستیدا دەتوانین ئاکام نەتیجەی ئەوە بگرین کە ئەو خاکە پاش دەیان ساڵیش خاکی هەڵەبجە ئێستاش هەر نەخۆشە. من پێشنیاری ئەوەم کردبوو کە خەستەخانەیەک دابدرێ، ئەو خەستەخانەیەش بە احترامی ڕەوانشاد بارزانی نەمر دابدرێت کە بۆ هەمووان ئەو دەمی بۆ ڕەوانشاد مامجلاری جێڕێز بوو، بۆ کاک مەسعود و ئەوانش کە دیارە بابیان بوو جێڕێز بووە، بۆ خەڵکەکەش بە باوەڕی من جێڕێز دەبوو. بەڵام بەداخەوە لە هیچ بوارێکدا ئەوە نەکرا و ئەنجام نەدرا و منیش نەمکردە باسێکی جێی مناقەشە و بەرحاڵ دووریم کردەوە. زۆر سپاس دەکەین بۆ بەشداری لە بەرنامەی ڕوانگە. هیوادارم بینەران ئێمە کەڵکیان لەو باسە وەربگرێ و هیوای سەرکەوتنت بۆ دەکەین و زۆر سپاس بۆ بەشداری. سپاس بۆ تیمی دەنگی کوردی بەشی ئەمریکاوە. ئەوە یەکەم جارە دەرفەت دەدرێتێک کە زانستەکان و خوێندن و ئاستی تێکۆشانی زانستی خۆم لە واقعیدا بە میدیایی بکەم. زۆر زۆر سپاس بۆ داوەتەکەتە. بینەران بەڕێز بەم جۆرە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارەی ڕوانگە. هەر بمێنن بە سڵامەت.